سڵاوێکی گەرمتان پێشکەش خەڵکی شۆڕژگەڕی کوردستانی خۆڕاگەر ئەم کاتە و هەموو کاتێکی ژیانتان باش لەگەڵ هاوکارم ئەمیر هاتوونەتە خزمەتتان بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی ئەمڕۆ کە مانگرتنی گشتیە وەکو هەموو لایەک دەزانن ئەمڕۆ 25 خەرمانان مانگرتنی گشتی لە کوردستانە بۆ باسی زیاتر و هەواڵەکان و راپۆرتەکانی زۆرتر ئەمڕۆ بەرنامەی تەلەڤیزیۆنی کۆمەڵەمان تەرخانداوە بۆ ئەم بابەتە کە لەگەڵ هاوکارم ئەمیر پێکەوە بەڕێوەی دەبین. بەڵێ عزیزان لەلای منیشەوە سڵاوتان دەبێت هیوادارم کە لە هەر شوێیەکان ساغ و سڵامەت بن منیش لەلایەن خۆمەوە ئەم پیرۆزبایی دەڵم بە خەڵکی شۆڕژگێڕی کوردستان خۆراگریتان باش پێشەوەی کە ئەو جۆری کە گۆڵناز باسی کرد دیارە ئێمە ڕاستەوخۆ ئەمڕۆ لە تەلەڤیزیۆنی کۆمەڵە لە خزمەتتانداین هەرو جۆرەی کە لە بانی و ئێمە وێنە و ڤیدیۆی ئەمڕۆمان بەدەستەگا ئێوەی ئازیزیش دەتوانن بەم ژمارە تەلەفۆنی کە لەسەر شاشەی تەلەڤیزیۆنەکەتان دەتوانن پەیام و شتی خۆتان بنێن وای مەش لێرە ئەی خوێنینەوە بۆتان. ساڵێک لەمە بەرو لەو ڕۆژەدا هێزە جنایەتکارەکانی گەشتی ئێرشاد لە تاران بەهۆی ئازار و ئەشکەنجەی زۆرەوە بوونە هۆی گیان لەدەستانی ژینەی جوانە مەرگ کچێکی لاوی ئازادی خواست کە ئاواتی ئەو بوو و هەوڵی دەدا ببێتە دکتور و خزمەتی جەماوەرەکی بکات. ژینا لە سەقز یەکێک لە شارەکانی کوردستان و لە دیاردەیەکدا گەورە بوو کە دانیشتوانەکەی بە ئاسانی ملکەچی زۆر و ملهۆڕی نەدەبوو. ناڕزایەتی و تەسلیم نەبوونی ژینا لە بەرامبەر هێزێکی پۆلیسدا کە بە درێژایی 44 ساڵ هێمای جنایەت و وەحشیگەریەکانی کۆماری ئیسلامی بوو بە بروسکەیەک و گڕکانی تووڕەیی و بێزاری ئەو خەڵکەی بڵێسەدار کرد کە ئاواتەخوازی مەرگ و لە گۆڕنانی ڕەژیمی کۆماری ئیسلامی بوون. پۆلیسی درۆزن و پەروەندەساز وەک هەمیشە هەوڵی داوانی شام بدات کە مەرگی ژینا بەهۆی نەخۆشی درێژخایەنی دڵەوە بووە، بەڵام دایک و باوکی و خاڵی ئەو بابەتیان ڕەت کردەوە وتیان کە ژینا بەڵگەی پزیشکی هەیە کە دەری دەخات ئەم کچە وەرزشکارە و یاری واڵیباڵی کردووە و بڕوانامەی ڕاهێنەری مەلەوانی هەبوو بە تەواوی تەندروست بووە. پێداگیری و دیفاع لە مافی ژینا ژنێکی لاوی خەڵکی کوردستانی شۆڕژگێڕ لە کاتی دەست بەسەربوون و هەروەها درۆدەلەسەی ئاشکرای پۆلیس ناڕزاتی و تووڕەیی پنگ خواردووی جەماوەر و بەتایبەت ژنان و لاوانی تەقاندەوە بوو بەهۆی لەدایکبوونی ڕاپەڕینێکی شۆڕژگێڕانەی کە دروشمە سەرەکیەکەی بوو بە ژن ژیان ئازادی. ئەو ڕاپەڕینە درێژترین ڕاپەڕینی شۆڕژگێڕانەی چواردەهەی ڕابردوو دژ بە کۆماری ئیسلامی ئەم بزوتنەوەیە لە ماوەی 1 ساڵی ڕابردوودا ڕەواڵەتی ئێرانی بە تەواوەتی گۆڕی و گۆڕانکاریەکانی بنەڕەتی لە بواری فەرهەنگی کۆمەڵایەتی و سیاسی لەم کۆمەلگایەدا پێکێنا. بزوتنەوەی شۆڕژگێڕانەی ژینا لە هەنگاوی یەکەمدا ئاینی دەوڵەتی و هاوکات حیجابی ئیجباری ئەم هێمای ئیدۆلۆژیکی ڕژیمی ئیسلامی بردەژێر پرسیار. ئەمەش ڕۆژی 26 خەرمانان لە ئارامستانی ئایچی لە شاری سەقز لە کاتی بە خاکسباردنی تەرمی ژینادا ڕوویدا. لەو ڕۆژەدا ئەو هاوڵاتیانی کە سەرەڕای هەموو ئاستەنگانی کە لەلایەن پۆلیسەوە پێکهاتبوو لە ئارامستانەکە کۆبوونەوە و بە پێشەوانەی نەریتی باو ڕێوڕسمی بە خاکسبارنەکەیان بە وتنەوەی سرودی شۆڕژگێڕانە و وتاری سیاسی و چەپڵە لێدانی بەردەوام بەڕێوەبرد. ئەو ژنانەی کە بۆ کە یەکەم جار لە ماوەی سەدەکانی ڕابردوودا لە ڕیزی پێشەوەی پیاوان بەشداری مراسمەکە بوون بە دروشمی ژن ژیان ئازادی سەرپۆشەکانیان فڕێدا و یەکێک لە ئامانجەکانی بزوتنەوەکان دیاری کرد و ناوی ژیناش بوو بەڕەمز. ڕێوڕسمەکەی ئەو ڕۆژە و دروشمی یەکگرتووانە و ئامانجە دیاریکراوەکەی لە ماوەیەکی کووردا زیاتر لە 150 شاری ئێرانی گرتەوە. ئەم بزوتنەوەی سنوورەکانی ئێرانیشی تێپەڕ کرد و ناڕزایەتیەکان لە چوار گۆشەی جیهاندا تەشەنەی کرد و ناوی ژینا ئەمینی لە ماوەیەکی کووردا بوو بە ئاشناترین ناو لە جیهاندا. ئێمەش هەر لێرەوە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە ئەمڕۆ کە ساڵ یادی ژینای جوانە مەرگە یادی ئەو ئازیزە دەکەین و سڵاو درود دەنێرین بۆ هەموو ئەو بنەماڵە گیان بەخت کردوانی کە لە شۆڕشی ژینادا ڕۆڵەکانیان لەدەستا سەری ڕێز و نەوازشدا دەنێنین. گوڵناز پێشەوەی کە ئێمە پەیامەکان بخوێنینەوە دیارە ئێمە زۆرمان وێنە و ڤیدیۆ بۆ هاتووە سەرەڕای ئەو هەمووە هەڕەشانی کە کۆماری ئیسلامی لەم ڕۆژان و مانگانی ڕابردوودا کە کردی ئەمڕۆ کوردستانی شۆڕژگێڕ یەکپارچە مانگرتنی بەڕێوە بردووە. دیارە لە شارەکانی سنە، مەریوان، سەقز، بۆکان، بانا، کامیاران، شنۆ، دێکگۆلان، دیواندەرە هەموو لەو شارانە وێنە و ڤیدیۆمان بۆ هاتووە و ئێستاش پێم وابێ لەم بەشەدا پامی هاوڕێ ئیبراهیم عەلیزادە بڵاو دەکرێتەوە بۆ ئەم ڕۆژە کە دوای بینینی ئەم دێنەوە خزمەتان حتمما ئەو ڤیدیۆوانەی کە بەدەستمان گەیشتووە پێشکەش پێوەشی دەکەین. فەرموو با بچین پامەکەی هاوڕێ ئیبراهیم عەلیزادە ببینین لەگەڵ گوڵناز دێنەوە خزمەتان.
سلااوتان لەبێ بینەرانی ئازیز و خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا هەروەکو ئاگادارن بە بۆنەی ساڵیادی گیانبەخکردنی ژینە ئەمینی و دەستپێکی شۆڕشی ژن ژیان ئازادی حزبە سیاسیەکانی کوردستانی ئێران بانگەوازێکیان بۆ مانگرتنی گشتی لە ڕۆژی شەمە 25 خەرمانان بڵاو کردەوە. هەر بۆ ئەم مەبەستە جاومان لە هاوڕێ برایم عەلیزادە دەبیرەوەڵی کۆمەڵا ڕێکخراوی کوردستانی حزبی کۆمونیستیەکان کردووە تا بێت و پەیامی خۆی ڕوو بە کۆمەڵانی ئازادیخوازی خەڵکی کوردستان ببیستی. هاوڕێ برایمم کاتتان باش، زۆر بەخێر بێن. هەموو کاتێکتان باش و سڵاوم هەیە لە خزمەت بینەرانی عزیز و مادوونەبوونی لێەوە. زۆر سپاس هاوڕێ برایم، فەرموون تکایە ئێمە گوێبیستی پەیامەکەی جنابتان دەبین. بەڵێ هەروەکو ئێوەش باسان کرد سبەی شەمبە 25 خەرمانان ڕۆژێکی زۆر گرینگە لە مێژووی خەڵکی هەموو ئێران و بە تایبەتیش لە مێژووی پڕ لە سەروەری خەڵکی کوردستاندا. ساڵی لەمەوبەر لەوەها ڕۆژێکدا گیان بەختکردنی مەزلومانەی ژینە ئەمینی بە دەستی مەئمورانی ڕژیمی کۆماری ئیسلامی لە گەشتی ئەرشاد چەخماخەی شۆڕشێکی لە کوردستانەوە و لە شاری سەربەرزی سەقزەوە لێدا کە بە خێرایی هەموو ئێرانی داگرت و نەک هەر ئێران بەڵکو لە سنوورەکانی شتێپەڕ بوو و بانگەوازی ژن ژیان ئازادی بەگوێی هەموو جیهاندادا. شۆڕشی ژینا کە بە خوێنی زیاتر لە 700 جوان و نۆجەوان و ئینسانی لێبڕاو لە ژن و لە پیا و ئاودێرکرا لە ڕووی دروشمەکانیەوە، لە ڕووی پێکاتەی بەشداربووانیەوە، لە ڕووی ڕادەی جەسارەت و لێبراویەوە بە جورئەت دەتوانم بڵێم لە مێژووی 100 ساڵی ڕابردووی ئەو وڵاتەدا و بە تایبەت لە مێژووی دەسەڵاتی کۆماری ئیسلامی بەسەر ئێراندا بێوێنە بوو. ئەو شۆڕشە هەتا ئێستا سەرڕای هەورازون شێوەکانی کۆمەلگای کوردستان و ئێرانی لە ڕووی دەستکەوتەکانیەوە بردوۆتە قۆناغێک کە قابلی هەڵگەڕانەوە نییە. خۆ ڕاستە هێشتا کۆماری ئیسلامی هەر لەسەر دەسەڵاتە و تا سەرکەوتن ڕێگەیەکی دوورترمان لەبەرەوە ئێمە چاوەڕوانی سەرکەوتنێکی ئاسان و خێرایی و بێدەردی سەر ناکەین، بەڵام بێگومان خەڵکی ئەو وڵاتە دوای 25 خەرمانانی 1401 هەر ئەو خەڵکەی پێشوونین. ئەمڕۆی تر ئەو خەڵکە هەر ئەوانە نین کە وەکو بڵین زستانی 96 و یا پایینزی 98 بزانن چیان ناوێ، بەڵکو ئەوانن کە لە هەمان کاتدا دەزانن چیشیان دەوێت. ئەو ڕێبازە کە لە دروشمی ژنژیان ئازادیدا کورتکراوەتەوە هاوکات هەم ئامانج و هەم ڕێگامان نیشان دەدات. ئەگەر چێتا سەرکەوتن هێشتا مەوداوام ماوە، بەڵام هەتا ئێستا و بەو دەستکەوتە سیاسی و کۆمەڵایەتیانی کە بەدەساتون خۆناغێکی باشمان لە ڕێگەی بەرەو سەرکەوتن بڕیوە کە وایە ڕۆژی 25 خەرمانان ڕۆژێکی زۆر پیرۆز و گەورەیە و پێویستە لەو ئاستەدا ببیندرێ و لەو ئاستەدا ڕێزی شایستەی خۆی لێ بگیرێ. ڕێزگرتن لەو ڕۆژە پەیامێکی زۆر گرنگی هەم بۆ دۆست و هەم بۆ دوژمن تێدایە. ئەو پەیامەش ئەوەیە با هەمووان بزانن کە شۆڕشی ژینا زیندووە و خوێنی گیانبەخت کردووانمان بە فیڕۆ نەچوە، بەڵکو ئێمەی خاراوتر و بە ئەزمونتر کردو. ئێمە فێر بووین کە چۆن خەساری کەمتر ببینین و بەرەو پێش بچین. ئێمە ڕێگای گەڕانەوەمان بۆ نییە، ئێمە مەحکوومین بۆ سەرکەوین، بەڵام لە ڕابردوومان دەرس وەردەگرین و هەوڵ دەدەین بە کەمترین هەزینە زۆرترین دەستکەوت دەستەبەر بکەین و بەڕاستی ئەوە ناممکن نییە. مانگرتنی سیاسی سبەی ڕۆژی 25 خەرمانان هەر چەندەی بەرینتر و لێبراوانەتر بێ زیاتر دەبێتە دەسمایەیەکی کۆمەڵایەتی بۆ بەرەو پێشچوونی شۆڕشی ژینا لە ڕۆژان و لە مانگەکانی داهاتوودا. دڵنیابن دوژمن بۆ پێشگرتن بەو مانگرتنە کارێکی زۆری پێ ناکرێ و مانگرتنی سیاسی لە ئەزمموی جەماوەری خەڵکی کوردستانیشدا نەریتێکی جێکەوتووە تاقیکراوەیە. بە تایبەتیش کۆدەنگی حزب و ڕێکخراوە سیاسیەکان لەسەر بانگەواز بۆ ئەو مانگرتنە گەلێک گرینگە.
بۆیە پێویستە کۆمەڵانی خەڵکی کوردستان بەرەو پیری ئەو کۆدەنگێشەوە بچن بە لەم ڕۆژەدا هەموو دوکان و بازار دابخرێن کرێکاران لە کارگا و کارخانە و شارەکە سەنعەتیەکان ئەوانە نستنەوە سەرکار با کوردستانی شۆڕژێر ئەو جارش پێشنگایەتی خۆی بۆ شۆڕشی سەراسەری لە ئێران بە هەمووان نیشان بدە بێگومان ئەو پێشنگایەتیە لە هەمان کاتدا هەوڵێکی واقعیە بۆ دەستەبەرکردنی هەموو مافە پێشێلکراوە نەتەواتیەکانی خەڵکی کوردستانیش هەر لەم ڕۆژەدا بە نیشانەی وەفا بۆ گیانبەختکردوانی شۆڕشی ژینا و بۆ هاودەردی لەگەڵ بنەماڵە سەربەرزەکانیان و بۆ پشتیوانیکردن لێیان لە شاری سەقەس لە ئارامستانی ئایچی ئەو شوێنەی کە بوو بە ڕەمزی شۆڕشی ژینا هەروەها لە شارەکانی دیکەش لەسەر گڵکۆی گیانبەختکردوان کۆ ببینەوە بەڵێنیمان بۆ درێژە پێدانی ڕێگاکەیان هەتا سەرکەوتنی یەکجاری. بەڵێ ئەمیر بە سلااوێکی دووبارە بۆ بینەرانی ئازیز هاتینەتەوە خزمەتتان بۆ دووبارەی بۆ ئیدامەی بەرنامەکەمان. ئەمیر ئەگەر موافق بی کە چەند پەیاممان بۆ هاتووە لەناوە بخوێنینەوە بۆ بینەرانی ئازیزمان. پەیامێکمان بۆ هاتووە نووسێوێتی سلااو بۆ کەسانەی لە شارەکانی مەهاباد و بۆکانەوە دەیان هەوێ بچن بۆ ساڵیادی ژینا و شۆڕش لە سەقز ئیست و بازرسی بۆکان بۆ سەقز ڕێگا هەیە و خەڵک دەسوانن بڕۆن بەڵام لە ورودی سەقز ئیست و بازرسی بە توندی پشکنین دەکات و تەنیا خەڵکی ناو شاری سەقز بە نیشاندانی کارتی شناسایی نووسینی ناویان دەتوانن بچنە ناو شاری سەقز و خەڵکی شارەکانی دیکە دەگەڕێنەوە و ناهێڵم بچنە ناو شارەوە. هەروەها نێو شاری سەقزیش بە تەواوەتی ملیتاریزە کراوە تەواوی ڕێگاکان بەرەو ئایچی سوپا گرتوویەتی حکوومەتی نظامی ئالام نەبووە تا ئێستا. سپاس بۆم بینەرێکی ترمان لە شاری سنەوە پەیامێکی ناردووە نووسە بە فارسی نووسە تەمامی خیابانهای شهر سانندر تعطیل است. حاجی آباد، شاهراکهای ارتش سپاه، غفور، شریف آباد، خیابان حسن آباد، ششم بهمن، فردوسی، سیروز، فرح، هفده شهریور، کمربندی 25، فیض آباد، شهرکهای صنعتی، تاناکورا و شهر یک پارچه به رژیم جهل و جنایت نگفتن. سپاس بۆم بینەرە ڤیددیوەیەکی تریشیان هەناردووە بۆمان لە شاری سنەوە کە حتمما هاوکارانم ئامادەی دەکەن بۆ بڵاوبوونەوە. نووسەتی سنە تەواو مانگرتنی گشتیە دوکانداران تەواو دوکانەکانیان داخستووە. هەروەها بینەرێت ترمان پەیامێکی ناردووە لە شاری سنەوە نووسەتی خیابانی سیروز دوکانەکانی بە تەواوەتی تعتیل کراوە. بینەرێکی ئازیزمان لە شاری بانەوە نووسەتی سلااو ماندوو نەبن لە شاری بانەوە بە تەواوەتی تعتیلە یەک پارچە. ئەمیر فەرموو. بەڵێ سپاس بۆ هەموو ئازیزانە لە شاری سنەوە بە ناوی کاوە پامێکمان بواتوە هەر ئێستا سلااو هاوڕێیان وەختان بەخێر. ئەم ڕۆژە پیرۆزە لە ئێوە و لە هەموو خەڵکی شۆڕشگەڕی کوردستان بەرامبەر بە سیاسەتەکان ڕژیمی جنایەتکاری ئیسلامی ڕاوەستاوین و مانگرتنی گشتی لە زۆربەی شارەکانی کوردستان ئەمڕۆ بەڕێوە چووە. هەر لێرەشەوە بە لە تەلەڤیزیۆنی ئێوە بڵێن کە خەڵکی شۆڕشگەری کوردستان باکیان لەم هەڕەشە و گۆڕشانە نییە. زۆر سپاس بۆ کاوەی ئازیز کە لە سنەوە پامی ناردووە. بۆ ئاگاداری ئێوەی ئازیز هەتا ئێستاکە ئەو شارانەی کە لە مانگرتنی گشتیدان لە کوردستان شارەکانی سنە، مەریوان، سەقز، بۆکان، بانا، کامیاران، شنۆ، دێهگولان، دیواندرە، کرماشان، ڕەوانسەر، مەهاباد. هەتا ئێستا مە ڤیددیۆی ئەم شارانەمان بەدەست گەیشتووە و لەو شارانە مانگرتن بە تەواوەتی بەڕێوە چووە. ئەگەر بکرێت ئێمە بۆ ئەوی کە بینەرانی ئازیزیش ئاگاداری شارەکانی دیکە بن ئەگەر ڤیددیۆکان بە ئامادەن هاوڕانی و تاقفەرمان ڤیددیۆی شارانی کە ئێستا لە مانگرتنی گشتیدان بڵاو بکەنەوە کە بینەرانی ئازیزیشی لەگادار بکەینەوە. غمی مرگی ایومان نای سرشانی که وطن رمان غمی
مرگی ایومان نای سرسانی که وکن رمان خمی ایوا تو ریوخین خمی ایوا توجنوتی خمی ایوا بینگوی زوبو پیشی برده بری بیانی آزادی دلن همو لنکی شادی یادتن بکن لبر بیانی شادی آزادی یادتن بکن لبر بیانی شادی آزادی دستدین پیشروان ویرو باکیتن سامی مرگی تکشکان مرگی به باکانتان زبونی سر تودکرانی اشکر از راد olay پیرو باورتان اراده تتوی ایمی با همونوان خمی ایوا تو ریوخین خمی ایوا توجموتین خمی ایوا تینگو هدو با پیشی برده بری بیانی آزادی دلن همو لنکی شادی یادتن بکن خبر بیانی شادی آزادی یادتن بکن لبر بیانی شادی آزادی جانبازی تان نمر بازک اوی بریزار رزگاریا رزگاری باشی انسان bu sosyalizm bu azadi yekjariya خمی ایوا تو ریوقین خمی ایوا توجنوتی خمی ایوا تینگو هدو با پیشی بده دری بیانی آزادی دلن همو لنکی شادی یادتن بکن نبر بیانی شادی آزادی یادتن بکن نبر بیانی شادی آزادی یاوانو کوچه شهران شپل شپل دریای خواتیل منزدا از سنگرکی برزی که وار alay sure kaba yadi ewa halkira havari zindan
جوانەکان بەردەی شەوی ڕەشلا دەدا شەوگار شەق دەکا خەمی ئێوە تووڕەی و قین خەمی ئێوە تەمەزموتین خەمی ئێوە دین بوو هێز بوو بۆ پێشی بێدێ بەری بەیانی ئازادی دڵان هەموو لەمکی شادی یەکتەن دەکرد
بەڵێ زۆر سپاس بۆ ئەو ئازیزانەی کە ئەو گرتە ڤیددیوانەی لە مانگرتنی گشتی ئەمڕۆ بۆ تەلەڤیزیۆنی کۆمەڵە هەناردووە هیوادارم بەردەوام بن لە ناردنی ڤیددیۆکانیان بۆ ئەم بەرنمەیە. ئەمیر پەیامێکمان لە شاری سەقزە بۆ هاتووە کە دەیخوێنمەوە. نووسیویەتی جهت اطلاع شما اعتصاب عمومی در شهر سقز 100% جواب داده است. تمام میادین شهر سقز و ورودی جاده بانه کاملا بسته است و حتی پیاده نمیتوان به عایشی برود. سد چراغ‌ویز را باز کردند و رودخانه سقز پر از آب شده به خاطر اینکه مردم نتوانند از رودخانه عبور کنند. به حدی قدرت مردم در برابر این جنایتکاران چشمگیر است که شاید باور نکنید چه نیروهایی فرستادند. درود و هزاران درود بر مردم متحد. زۆر سپاس بۆم بینەرەکان پەیامەی لە شاری سەقزە بۆمانە نردووە. بەڵێ بەرەبەیانی ئەمڕۆ کاک ئەمجد ئەمینی باوکی ژینای جوانەمەر کە لە ماڵە دێتە دەرێ لایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەر دەکرێت و دوای 2 سەعات لێپرسینەوە لە گرتوخانە دێتە دەرێ و لێ پێڵەن کە بە هیچ ئەنوان حەق نییە بچنە سەر مەزاری ژینا و دەبێت لە ماڵەدا بمێنەوە ینی بڵین حەبسی ماڵێکی بەڵام ئەو جۆرێکە بە ئێمە بەدەستمان گەیشتووە کاک ئەمجد لەگەڵ بنەماڵەکەی ئەمڕۆ دەچنە سەر گۆڕی ژینای جوانە مەرگ و هیوادارین کە خەڵکیش پشتیوانی بن و ئەوانیش بنەماڵەی کاک ئەمجد جێنەهێڵن. ئەمە ئاخرین خەبەرێکی کە لە بەڕێز کاک ئەمجد ئەمینیمان بوو بەڵێ بە خۆشحاڵیەوە کە ئازاد بووە دوای 2 سەعات لێپرسینەوە. ئەمیر پەیامێکی ترا تۆ بۆمان بخوێنەوە یان تۆ شتێکت هەیە؟ پەیامێکیش لە شاری سنەوە نووسیویەتی اعتصاب عمومی کامڵەن لە سنا بەڕێوە چووە بازاڕی میوەفرۆشان ڕاستای خەرازنان ئەگەر بە هەڵە نەبم ڕاستای کەوشفرۆشەکان بازاڕی تەلافرۆشان ڕاستای موبایل فرۆشان و تەواوی کەسەبە و مەغازەداران کارگا چکۆلەکان و هەتا متەوەستەکان کارەکانیان تحتیل کردەوە اعتصابی گشتی لە سنا بەڕێوە چووە. سپاس بۆ ئەم بینەرە. هەروەها نووسیویەتی سەنەندەش خیابان سیروس و خیابان شاپور ئیمڕۆ بە تەواوی تحتیل بووە. زۆر سپاس. بەڵێ بینەرێکیش لە شاری سەقزە و بۆی نردوین دوستێتی بۆ ئەوەی کە لە تەلەڤیزیۆنیەوە خەڵکیش ئاگادار بکرێت. بەڵێ وێنەکەشی بۆ نردوین کە دیارە هێزە ئەمنیەکان لە بەعزێک لە شوێنەکانی حساسی شاری سەقز حتمما وێنەکانیش ئەگەر بکرێت دوایی بتوانین نیشانی بدەین مسلحن و لەوێ دەڵێن تەکتیرەندازی داناوە. ئاگاداری کردوین کە لێرەوە بە بینەرانی ئازیزیش بڵین کە خەڵکیش ئاگادار بێت. زۆر سپاس بۆ بینەرەکە لە سەقزەوە ئەم زانیاری پێداین. ئەمیر بینەرێکی ترمان لە شاری مەهابادەوە پەیامێکی نردووە بۆمان سپاسی کردوە بۆ بەرنامەکەتان. شاری مەهاباد یەک پارچە لە مانگرتنی گشتیدایە. زۆر سپاس بۆ بینەرەکە ئەم پەیامی بۆمان نردووە. هەروەها شاری دیواندەرەکە بینەرێکی ئازیزمان گرتە ڤیددیۆکانی هەناردووە بۆمان کە حتمما لە کاتی بەڕێوچوونی بەرنمەیە ڤیددیۆکان بڵاو دەکەینەوە بۆ هەم بۆ بینەرە خۆشەویستە کە حتمما زەحمەتی زۆری کێشاوە کەم ڤیددیۆی بۆ ئێمە بگرێت و بینێرێت و هەم بۆ بینەرانی ئازیز کە ڤیددیۆیان بۆمان هەناردووە. شاری مەریوان بە تەواوەتی یەک پارچە لە مانگرتنی گشتیدایە. بەڵێ ئەو جۆری کە تا ئێستا بەدەستمان گەشت لە دەرەوەی وڵات لە وڵاتی ئوسترالیا ئەمڕۆ دانیشتوانی نیشتەجێ دانیشتوانی ئێرانی نیشتەجێ لە وڵاتی ئوسترالیا ئەمڕۆ یەکەمین ساڵیادی ژینای جوانەمەرگیان ڕێز لێگرتووەوە لەسەر شەقامەکان ئاکسیۆنێکیان بەڕێوە بردو بە دروشمی مەحسا ئەمینی ڕێپێوان دەکەن تا ئێستاکەش ئێستا هەر بەردەوامە کە وێنەمان بوات یا ڤیددیۆ شتێکمان بوات حتمما ئێوەشی لێ ئاگادار دەکەین. بەڵێ ئەمیر بینەرێکی ئازیزمان لە شاری مەریوانەوە نووسیویەتی سپاس بۆ بەرنامەکەتان گرتە ڤیددیۆیەکم هەناردووە بۆتان کە پێم خۆشە لە بەرنامەکەتان بڵاوێ بێتەوە لەسەر مانگرتنی گشتی ئەمڕۆ لە شاری مەریوان. زۆر سپاس بۆ ئەم بینەرە وتم کە حتمما گرتە ڤیددیۆکان ئەگەر لە کاتی ڕاستەوخۆکەی چا حتمما بڵاوە نەبێت دواتر لە تەلەڤیزیۆنی کۆمەڵە ناوە بۆ بینەرانی ئازیز بڵاوی دەکەینەوە. بینەرێکمان لە شاری ورمێ پەیامی نردووە کە شاری ورمێ مانگرتنی گشتی سەرکەوتوو بووە. لە شاری کامیێران هەروە بینەرێکی ئازیزمان دەستی خۆش بێکا و ڤیددیوانەی هەناردووە بۆمان داوای کرێکە ڤیددیۆکانی بڵاو بێتەوە کە داوای کردووە کە ئەو مانگرتنەی گشتێکە لە شاری کامیێران بەڕێوە چووە بۆ بینەرانی ئازیز بڵاویکەینەوە. زۆر سپاس بۆم بینەرە. ئەگەر ئەمیر بەڵێ پامێکی ترمان باتوە ئێستا لە بانەوە سڵاو ماندوو نەبن ئەمڕۆ مانگرتنی گشتی بانە
25/6402 کە وێنەکەشی بۆ نردوین حتمما دەیدێنە دەست هاوڕانی تاخفەرمان کە دواتر بڵاو بێتەوە. سێتی خەڵکی بانە ئەمڕۆ زۆر بەباشی جوابی مانگرتنەکەی داوەتەوە بە تەواوەتی بانە لە مانگرتندا. زۆر سپاس بۆ بینەرە عزیزە بە ناوی شاهۆ ئەگە هەڵە نەبوو. زۆر سپاس بۆ بینەری ئازدەشمان لە شاری بانەوە بۆی نردوی حتمما ڤیدۆکە لە درێژەی بەرنامەدا بڵاو بێتەوە. ئەمیر بینەرێکی ترمان ڤیددیۆی هەناردە بۆمان کە من هەر ئێستای یانە بۆ هاوڕێیانی ئوتاقی کۆنتترۆل و ئەو ڕەفیقانەی کە مۆنتاژ دەکەن کە نووسیویەتی مانگرتنی گشتی لە سنە لە قەرەیان و بەهاران بەڕێوە چوە. زۆر سپاس بۆ بەرنامەکتان. سپاس بۆم بینەرە عزیزە بەردەوام بە لە نردنی ڤیددیۆ وێنەکانت بۆ بەرنامەکەمان. بەڵێ با دیسان لێرە دووپاتی بکەینەوە. ئەمڕۆ ئەو شارانەی کە لە مانگرتندان شارەکانی سنا، مەریوان، سەقز، بۆکان، بانە، کامیاران، شنۆ، دێگولان، دیواندەرە، کرماشان، ڕوانسەر، مەهابات، ورمێ. هەتا ئێستا ئەم شارانە ئەو کە ڤیددیۆکانمان بەدەستگەیشتون ئێمە ئەم شارانە دیارە بە تەواوەتی لە مانگرتندان و جوابێکی زۆر باشیان بەدەم ئەم بانگەوازەوە داوەتەوە. بینەرێکیش پامی نردوون سێتی ئەگەر دەکرێت ئەم ڤیددیوانی کە بەدەستان گەیشتووە دووبارە بڵاو بێتەوە کە زۆر کەس تازە دادنیشێ بە ئەم بۆکە بەرنامەکەتان ڕاستەو خۆیە بۆی کە هەموو بینەرێک کە دێت بیبینێت. حتمما ئێمە لە درێژەی بەرنامەدا چەند جارێک دووبارە بڵاوی دەکەینەوە. ئەگەر هاوڕیانی بەشی ئۆتاق فەرمان مەتان لەبیر نەچێت لە دوای ئەم پامانە کە خێنمانە و دووبارە ئەو ڤیددیۆی ئەم شارانە بڵاو بێتەوە کە لە مانگرتندا. ئەمیر ئەوەی کە باسمان کرد وتمان مانگرتنی گشتی تا ئێستا زۆر باش بەڕێوە چووە. هیوادارم کە دوای مەڕۆژ هەروە بەردەوام بێسەر ڕای هەڕەشەکانی کۆماری ئیسلامی لە دوکانداران و بازاڕیان، بەڵام تا ئێستا سەرکەوتوو بووە و ئەم سەرکەوتنە دەستکەوتێکی زۆر گرینگە بۆ شۆڕشی ژینە و بۆ خەڵکی تێکۆشەری کوردستان کە ئاوا بەدەم بانگەوازی حزب و لایەنە سیاسیەکانی نیشتەجێ لە هەرێمی کوردستان بوون. زۆر سپاس بۆ ئەم خەڵکە تێکۆشەرە کە ئاوا بەدەم ئەم مانگرتنەوە چوون و ئەمە سەرڕای هەمووی گوشارەکانی کۆماری ئیسلامی دەتوانین بێژین لاپەڕەیەکی تر لە مێژووی خەڵکی کوردستانی نووسیوەتەوە. زۆر سپاس بۆ بینەرانی ئازیزیچ کە ناوە پەیاممان بۆ نێرن. حتمما دوای ناوبڕێک دووبارەتینەوە پەیامەکانیان زەخوێنینەوە بۆی کەی کلیپێک زانی هاوکارانمان ئامادەیان کردووە بۆمان بڵاویکەینەوە. ئەمیر تۆ ئەگەر پەیامێکت هەیە بۆ بینەران بە نەخف خەدەمە لێرە و بڵێن ئەمڕۆ ئێمە تا ئەو جێی کە بتوانین بەرنامەکەمان ڕاستە و خۆ دەبێت و ئەگەر پام بوو یا هەر ڤیددیۆیەک بوو زوو بەدەستمانی بگەێنی کە ئێمەش هەموو بینەرانی ئازیزی لێ ئاگادار بکەین و منیش پێم باشە بڵم کە ئەم سەرکەوتنەشمان پیرۆز بێت و سەرکەوتنێکی تر بە مێژووی شۆڕشگەرانەی خەڵکی کوردستانەوە زیاد. زۆر باشە کە هاوڕیانی و تاقفەرمان ئەم ڤیددیۆی بڵاوکەنەوە دێنەوە خزمەتان پەیامەکانی ئەوەی ئازیزیش دەخەنینەوەتە.
ناسای چینی دست و پستووا کره کرانی برسی و بشخورا ناسای چینی دست و پستووا کره کرانی برسی و بشخورا بشمینتانی خاون نجاری کویلانی حکمی سرمایه داری بشمینتانی خاون نجاری کویلانی حکمی سرمایه داری دا سارا پارن 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 ای بشمیناتن برز گرگون و دوار و شیشینتن دا سارا پارن ای بشمیناتن برز گرگون و دوار و شیشینتن بست سردانواوی پسکی به دنگی دیلی چوساوی ایتر بست سردانواوی پسکی به دنگی دیلی چوساوی ایتر بست جیانی سوستی گیروده یا سای کنا پرستی ایتر بست جیانی سوستی گیروده یا سای کنا پرستی دا سارا پارن 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 ای بشمیناتن برز گرگون و دوار و شیشینتن دا سارا پارن ای بشمیناتن برز گرگون و دوار و شیشینتن خزانه سالا سالا دردت گرانه باری شادی زردی خزانه با خبتی سورا گرگستینه دوار و جرون و آزادی بینه با خبتی سورا گرگستینه دوار و جرون و آزادی بینه دا سارا پارن 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 ای بشمیناتن برز گرگون و دوار و شیشینتن دا سارا پارن ای بشمیناتن برز گرگون و دوار و شیشینتن دا سارا پارن ای بشمیناتن برز گرگون و دوار و شیشینتن بەسلاوێکی دووبارە ئازیزان و خۆشەویستانی بینەری بەرنامەی ڕاستەوخۆی تەلەڤیزیۆن هەروەکو ئاگادارن زۆر پەیام و نامەمان بۆ هاتووەکە ناوە حتمەن بۆ ئێوەی خۆشەویست دەیخوێنینەوە ئەگەریش داوای لێبوردنتان لێ دەکەین ئەگەر بەهۆی ئەوەی کە پەیامەکان ڤیدیۆکان زۆرە ناگەین کە ڤیدیۆکان بڵاوکەینەوە حتمەن لە کاتی بەرنامەکە دواتر بڵاوی دەکەینەوە. بینەرێکی ئازیزمان لە شاری سەقزەوە پەیامێکی ناردوو بۆمان نووسە سلااوان لێبێ هاوڕێیان ماندوو نەبن هەر لە سەر لە بەیانی ئەمڕۆ خەڵکی شۆڕژگەری سەقز بە تەواوەتی بەرەوپیری بانگەوازی کۆمەڵە چوون و بە تێکراو بەبێ کەم و کۆڕی دوکان و مەحەلە و بازاڕیان داخستووە و شاریان چۆڵ کردەوە حتا بۆ نمونە یەک دوکانیش کراوە نەبووە. هێزەکانی ڕژیم لە سەعاتی دەونیمی سوبحەوە فەرماندار و هێندێ لە بەکرێگیراوانی ئیسلاعاتیان لە بەرامبەر سینەمای قەدیمی ئەنساری زۆریان بۆ چەند دوکاندار هێناوە کە دوکانەکانتان بکەنەوە. زۆر سپاس بۆ ئەم بینەرە
سپاس بۆ پەیامەکەی. ئەمیر ئەگەر تۆ پەیامێک لاتە بڵێ پامێکمان بووە چووە لەلایەن کاک ئاوات ڕسوولەوە وسێتی دەنگی تێکۆشانی شۆڕشگێرانەی ئازادی خوازان و یەکسانی خوازانەی خەڵکی ئێران و کوردستان بە هیچ جۆرێک ناکرێت و هەنگاو بە هەنگاو هەرس بەدەسەڵات بە فاشیزم دەهێنێت. زۆر سپاس بۆ کاک ئاوات بۆ ئەم پامە جوانی. بینەرێکی ترمان هەر لە شاری سەقزەوە پەیامێکی هەناردووە نووسیوێتی باوەڕ بکەن تا ئێستا شاری سەقز بە ورەیەکەوە بە پێکەوە نەبوون ببوورە نازانم چون بە کاغەز نووسیوێتی ئەکسی لێگردووە نردوێتی نووسە باوەڕکەن تا ئێستا شاری سەقز بە وردی و پێکەوە بوون و خەڵکی قارەمانی سەقز لە مانگرتنی گشتیدا بەشداری 100% کردووە لە دەوروبەری مەیدانی زیندان محەجەبەکان واتە خاهران ئەو ناوێتری ناوناوە کیژۆڵەیەکی منداڵیان دەست بەسەر کردووە و لەگەڵ خۆیان بردویانە. سپاس بۆ ئەم بینەرەش. بەڵێ من چەند ڤیددیۆم بواتووە بەدەست گەشتووە بەڵام بەداخەوە من هەرچی پامەکە دەدەم ئەم ئازیزە نەینووسیوە کام شارە ئەگەر دەنگی ئێمە ئەویستی حتمما پێمان بڵێن ڤیددیۆی کە نردووتە هی کام شارەکە لە تەلەگرامەوە هاتووە سپاس دەکەم حتمما ئێمەش دێنێرین بۆ هاوڕیان و کە بۆی کە بڵاوێتەوە. ئەمە لە شاری مەشهدیش ڤیددیۆیەکی تر لە مانگرتنی گشتی بەدەستمان گەشتووە حتممە دەینێن بۆ هاوڕیانی بەشی کنترۆلکە ئامادەیکەن بۆمان کە لەوێژ مانگرتن بەڕێوە چووە و هەرەونێژ کە ئاگادارتانکەن کە ئێستا ماڵی باوکی ژینا ئەمینی بە تەواوەتی لەژێر کنترۆڵی هێزەکانی کۆماری ئیسلامیەدان دوایەوەی کە ئەمجەدی ئەمینی ئازاد کراوە ئێستا بنەماڵی ژینا لەژێر کنترۆڵی فەزایەکی ئەمنیەتیدان. بینەرێکی ئازیزمان ڤیددیۆیەکی تری هەناردووە بۆمان لە میاندوا و کە مانگرتنی گشتی لە میاندوا و بەڕێوە چووە. زۆر سپاس بۆم بینەرە کە داوای کرە ڤیددیۆکەی لە تەلەڤیزیۆن بڵاو بێتەوە. زۆر باشە بینەرێکی ئازیزیشمان لە شاری بۆکانەوە پامێکی بۆ نردووی نووسێتی سڵاتان لەبێت هاوڕیانی کۆمەڵە تیڤ لە بۆکان یەکدەست و یەکگرت و ئێتحسابی عمومی بەڕێوە چووە بژی خەڵکی قارەمانی خەڵکی کوردستان بۆکان قەلبی ئینقلاب من دەقی پامەکەی ئەم بینەرە ئازیزەم خوێندەوە. زۆر سپاس. بینەرێکی ترمان پەیامێکی بۆمان هەناردووە لە بازاڕیان و کەسەبەی شاری کامێران کە نووسێتی مانگرتنی گشتی لە بازاڕیانی کامێران لە ئەوەڵین ڕۆژی ساڵگەردی قەتڵی حکوومەتی ژینا. زۆر سپاس بۆ ئەم بینەرە بۆ نردنی ڤیددیۆکەی حتمما دواتر ڤیددیۆکەی بڵاو دەکەینەوە. بەڵە بینەرێکی ئازیزیشمان لە شاری بانەوە نووسێتی سەرڕای ئەو هەموو هەڕەشە و گڕۆشەی کە هەم ئوستانداری و هەم فەرمانداری لە خەڵکی کردبوو بەڵام مانگرتنی ئەمڕۆی شاری بانە بێوێنە بووە بە تەواوەتی هەموو دوکان و بازار داخراوە هەموو بە وێنە و بە ڤیددیۆ بۆ نردوین حتمما بەسەرچاو دەینێرین بۆ هاوڕیان لە درێژەی بەرنامەدا حتمما بڵاوی دەکەینەوە. سپاس بۆەوەش بژین بۆ خەڵکی قارەمانی شاری بانش. ڤیددیۆکی ترمان بۆ هاتووە لە شاری پاوە کە باسی لە مانگرتنی گشتی کردووە ڤیددیۆکە حتمما لە درێژەی بەرنامەکەماندا بڵاو دەکەینەوە. ڤیددیۆیەکی تر لە شاری پاوە سەبارەت بە مانگرتنی گشتی لە تاران ببورن کە یەکجار وتم پاوە ئێستا شاری تارانە کە دەینێنین بۆ هاوڕێیانمان بۆەوەی کە ئامادەیکەن بۆ بڵاوبوونەوە لە تەلەڤیزیۆن. شاری ڕوانسەر هەروەها وێنە و ڤیددیۆیان هەناردە بۆمان کە بڵاوی کەینەوە کاویش حتمما لە درێژەی بەرنامەکەمانە ئامادەی دەکەیت. ئەمیرە گەر تۆ پێت وایە ئەم بینەری ئەز زەمان دیارە بە جوابی پامەکەی پێداینەوە ئەم چەند ڤیددیۆی کە نردوێتی هەری ئێستای شاری سنەیە. زۆر سپاس بینەری ئازیزمان ئێمەش دەستخۆشی لە تۆ دەکەین. سپاس بۆ بوونت زۆر باشە حتمما دەینێرین و لە درێژەی بەرنامەدا ئەم ڤیددیوانەی کە نردوتە حتمما بەسەر چاو بڵاو دەبێتەوە. ئەمیر فەراخانێکیان داناوە کە پێم باشە لێرە بیخوێنینەوە کە نووسیویانە فەراخانی فەوری مردمی خۆڕاگری شاری سەقز لە جواب بە حەسری خانگی بنەماڵی ژینا ئەمینی و تەهدیدی نەهاتای ئەمنیەتی بۆەوەی کە مەراسمی ساڵیادی ژینا بەڕێوە نەچێ هەمومان بەرەو ماڵی کاک ئەمجەد ئەمینی واتە باوکی ژینا ئەمینی بەڕێبکەفین. ئێمە هەدەفمان ئەوەیە کە ئەم حەسری خانگیە بشکێنین و بتوانین بڕینە سەر گۆڕی ژینا ئەمینی.
زۆر باشە گوڵناس ئەگەر بکرێت ئێمە ئەم ڤیددیو تازانی کە بەدەستمان گەشتووە هاوڕانی بەشی ئۆتاق فەرمان ئەگەر بکرێت بۆی کێمە ئاگادارکەنەوە ئەگەر ڤیددیوەکان ئامادەن ڤیددیو تازەکان تکایە بڵاو بکەنەوە. هاوڕانی ئۆتاق
ئەمیر پێم وایە لەم بەشە میوانمان هەیە بەڵێ زۆر سپاس بۆ ئەو ئازیزانی کە ڤیددیوکانیان بەدەست ئێمە گەیاندووە بە جارێکی تر ببینەوە هەتا ئێستاکە و شارانی کە لە مانگرتندان شارەکانی سنە مەریوان سەقز بۆکان بانە کامیاران شنۆ دێگۆلان دیواندەرە کرماشان ڕوانسەر مەهابات ورمێ و ئەوانی کە تا ئێستا بەدەست ئێمە گەیشتووە ئێمە بۆ زانیاری زیاتر و هەواڵەکان داوامان لە هاوڕێ ئاکۆ ئەنوەری ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵە کردو تا لەم بەشەدا لەگەڵمان بێت هاوڕێ ئاکۆ ئەم کاتت باش زۆر سپاس بۆی کە داوەتێمەت قبول کرد و بەشدار بووی ئەم کاتێوەش باشماندونە من هاوڕێ ئەمیر زۆر سپاس لەم ڕۆژە پڕخۆش و جۆشە لە ناوەوە طبعاً انعکاسی بۆتەوە لەسەر ئێمەمانانیش و بەتایبەت هاوڕێیانی کۆمەڵە لە بەشی ڕاگەیاندن و لە بەشی هەواڵگری چەند ڕۆژێکە ئێمە هەم ئێمەش و هەم ئێوەش سەرقاڵی ئەوەین و چاوەڕوان نەکرات ئەڵبەت کە کوردستان بە پێشوازی ئەم فەراخانی لایەنە سیاسیەکانەوە بچن و لەم مانگرتنە گشتیە بەشدار بن و ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە زۆربەی شارۆچکەکانی کوردستان بەرەو پیری ئەوە ڕۆشتن جەنابتان کاری منت ئاسان کردەوە ناوی شارەکانت برد کە بەرەو پیری مانگرتنەکە چوون بەڵێ تا ئێستا و شارانەی کە جەنابەت ناوت برد بە دەرسەد ئەگەر بڵێن شاید سەداسەد نەبێت هەمووی نقاتی جۆرا و جۆری شاریە هەموو دوکان و بازارەکان بەڵام بەپێی ئەو هەواڵانەی کە بەدەست ئێمە گەیشتووە ئەتوانین بڵێن کوردستان تەحتیل بوو ئەمڕۆ کوردستان دوکان و بازاری یەکسەر داخستە بوو کوردستان جارێکی تر وەفای نیشاندا بۆ ژینا و هەموو یان بەکردوانی شۆڕشی پارێکە و بەڵێنیان تازە کردەوە کە درێژە پێدەری ئەو ڕێبازا بن کە ئەو ئازیزانە گیانیان لەسەری بەخت کرد کوردستان ئەمڕۆ نیشانیدا کە گوێ لە لایەنە سیاسیەکانی خۆیان نەگرن هەڕەشە و گوڕەشەکانی کۆماری ئیسلامی بۆ سەر لایەنە سیاسیەکان ناتوانێت لە بینیان بەرێت پێگە و جێگەی جەماوەریان لاوازکات ناتوانێت کە بیان ترسێنێت و ئەو فەزایە لە خەفەقان و لە وەحشەت کە لە ڕۆژانی ڕابردوو دروستی کردبوو تەسیریان لەسەردا بنێت و بیان ترسێنێت و بەپێی ئەو هەڕەشە و گوڕەشانە عەمەل بکەن خەڵکی کوردستان بە معنایەک هەمیشە وتراوە لە شیعر و لە پەخشانەکانیشە لە ستەم یاخیە بۆیە کە ناچێتە ژێرباری هیچ جۆرە فشاری ترس و ڕعب و وەحشەتێک کۆماری ئیسلامی هاوڕێ ئەمیر با من پێشەوەی کە بچینە سەر هەواڵەکانی ئەمڕۆ باسی ڕۆژانی ڕابردوو بکەین بە کورتە حتمما ئێوەش بۆ خۆتان لە ڕاگەیانەکان و لە بەشی هەواڵیش لە بەشە جۆرا و جۆرەکان سایت و کاناڵە تەلەگرامی و دنیای مەجازی زۆر بڵاو بۆتەوە کۆماری ئیسلامی زۆری هەوڵدا کە ئەم مانگرتنە سەر نەکەوێت بە بانکێشتنی کاسبکاران بۆ فەرمانداری و دانانی جەلسات لەگەڵیا بە دانانی کامێرای چاودێری بەوەی کە نان و قوتی خەڵک ئەبڕن بەوەی کە ئیجازەی کارەکانیان لێ ئەستێننەوە بەوەی کە پەروەندەهای ئەمنیەتیان بۆ دروزەکەن مناڵەکانیان ئەگرن و تەواوی ئەم هەڕەشە و گوڕەشانە لە بتوانم بڵێم مانگێک پێش ئێستاوە بۆ سەر خەڵک هەبووە و ئەوە لە نگەرانیەکی ئێژگار زۆری کۆماری ئیسلامی نەشەتەگرێت بۆ ئەوەی کە لە دەسەڵاتی خۆی لە جێگە و پێگەی خۆی بە تایبەتی لە کوردستان نگەرانە بۆیە کە پەنای بەربوو بۆ ئەمە جوابەکەی چی بوو جوابەکەی ئەمڕۆ خەڵکی کوردستان دایەنەوە جوابەکەی ئەو هەموو هێز ناردنە بۆ شارەکانی کوردستان ئەو هەموو جەبەخانە و ئەدەواتی نظامی کە لەم چەند ڕۆژەی ڕابردوودا بۆ سەر سنوورەکانیان ناردووە بۆ هەموو هێرشەکە کرا سەر هەڵسوڕاوانی جوڵانەوە کۆمەڵایەتیەکان بانکهێشکردنەکان هەر ئەمڕۆ ئاگادار بوویت باوکی ژینای جوانە مەرگیان بانک کردووە و چەند سەعاتێک بازجوییان لێکرەوە و دووبارە هەڕەشەیان لێکرەوە کە نابێ بچێتە سەر گۆڕی ژینە بەڵام دڵنیام ئەوە جواب وەرەگرێت خەڵک جارێکی تر
دەچنە سەر گۆڕی ژینا و باقی گیانبەخکردوانی شۆڕشی ژینا و لەوەشە کۆماری ئیسلامی وە چۆک دێت. من دڵنیام هەروەکو لە سەرەتای ئەمڕۆوە دوکان و بازار داخرا و خەڵک نەهاتنە سەر شوێنی کار و ژیانیان بە هەموو ئەو کێشە ئابووریانە کە هەیەە، بە هەموو ئەو ترس و ڕعب و وەحشەتە کە کۆماری ئیسلامی ئەیویست بیخاتە دڵی کۆمەڵانی خەڵک لە کوردستان، بەڵام ئەوان جوابێکی نای قاتعیان جارێکی تر بە کۆماری ئیسلامی داوە و پێهەوتن کە کوردستان جێگای ئەوان نییە. کوردستان جێگەی لایەنە سیاسیە جێکەوتوەکانە، کوردستان جێگەی ئینسانهای چەپ و ڕادیکاڵە، کوردستان جێگەی بیری ئازادی خوازی و عەداڵەت خوازیە، بۆیە کە ترس و ڕعب و وەحشەت ناتوانێت هەراس خاتە دڵی ئەوانەوە. زۆر زۆر خۆشحاڵین ئەمڕۆ هەمومان، زۆر زۆر ڕۆژێکی تایبەتە. ئەزانم ئێوە بە تایبەت لە بەشی تەلەڤیزیۆنی کۆمەڵە زۆر ماندوو بوون ئەم چەند ڕۆژە و بە وەرگرتنی هەواڵ و بە بڵاوکردنەوەی خەبەرەکان و بە هێنانی میوانە جۆرا و جۆرەکان بۆ سەر هەڵسەنگاندنی ئەو هەلومەرجەی کە ئێستا لە کوردستان هەیە. بەڵام ئەمڕۆ ماندوویەتی و شەکەتی لە لەشی هەمومان دەرچوو. من پێم وایە ڕۆژێکی تر لە خەبات و تێکۆشان لە بەرخودان بە خەڵکی کوردستانی ڕۆژهەڵات ئیزافە بوو. زۆر باشە هاوڕاکۆ، من هەر ئێستا کە بەڕێستان قسەکانتان دەکرد، ئێمە ڤیدیۆیەکمان لە شاری میاندووە باتوە، ینی شاری میاندواویش بە تەواتی لە مانگرتندایە. ئەمە زۆر جێگەی خۆشحاڵیە. هاوڕاکۆی و چاوەڕوانیتان چییە بۆ دوانی مەڕۆ؟ ئایا پێتان وایە چی دەبێت؟ تا ئێستا ئەو جۆرەی خۆتانی شارەتان پێکرد مانگرتنێکی بێوێنە بووە، هەرچەند ئێمە بینەرێکیشمان پرسیارەکە شێر بۆیە نردوێتی نووسێتی ئێمە جواب بەم بانگەوازە دراوەتەوە زۆر بێوێنش تا ئێستا مانگرتنەکە بەڕێوە چوە لە هەموو کوردستان. دوای ئەمە چی ڕەوندە دەبێت چۆنی دامە بدرێت؟ ئێمە هەم لە خودی ڕاگەاندنی لایەنە سیاسیەکان باسمان کردووە و هەمیش زۆر جار لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە بە تایبەتی هاوڕێیانی ئێمە لە کاناڵە جۆرا جۆرەکان ئەوەیان وتووە کە یەک ئەوەی کە دوکان و بازار دابخەن، دووهەم ئەوەی کە لەگەڵ بنەماڵەی گیانبەخکردووان بە شێوەیەک لە شێوەکان بەڵێن تازە بکەنەوە و سەردانیان بکەن. ئێستا فەزاکە لەوانەیە خەڵک بۆ خۆی لە ناوخۆ هەلومەرجەکە باشتر هەڵسەنگێنەوە بزانێت چه هەڵەبژێرێت. ئەگەر دەتوانن بچنە سەر قەبران زۆر باشە کە بچنە سەر قەبران و کات لە ڕۆژانی ڕابردوشەوە کراوە. هەردوێنێ پێرێ لەسەر مەزاری جوانمەرگ ڕامینی فاتحی خەڵک کۆبوونەتەوە لە شارەکانی تری ئێرانەوە هاتوون، هەر بۆ سەر مەزاری ژینای جوانەمەرگ ئەوی شەر هاوشێوە بووە. ئەوەقع ئەوەیە ئەم ڕۆژ ئەو کارە بکرێت، ئەو کارە بکرێت. یەکەم ئەوەی کە ئەو کەسانەی کە تای سێ پێوەست نەبوون بە مانگرتنەوە، ئەو کەسانەی کە تا ئێستا ڕاڕابوون، دڵنەگەران بوون، ترساون، یا هەر بە هەر شێوەیەک بە هەر شێوەیەک لە شێوەکان لەگەڵ ئەو حرەکەتە گشتگیرە جەماوەریە بەشداریان نەکردووەوە دوکان و بازاڕیان تا ئێستا نەخسووە، داواکەن لانەیکەم لە دوانی وەڕۆی ئەمڕۆوە یا لە هەر لە ئێستاوە دەڕابەی دوکانەکانیان داخن و ئەم افتخارە لە مێژووی ژیانی خۆیان ناتۆمار بکەن، چنە ماڵەکانیانەوە دانیشن و بەم مانگرتنە گشتیە پێیوەست ببن. بۆی کۆماری ئیسلامی نەتوانێت مانۆڕ بدا بەسەریانەوە. خۆتان نەزانن ئەوانیش ئێستا لە جنبجۆشان ئەگەڕێن بۆ بەعزە شوێنهایە کە ئەگەر خەڵکانێک کۆبوونەتەوە دوکان و بازارێک کراوە ڤیدیۆی لێگرن و بڵاویەکەنەوە کە بە شێوەیەک لە شێوەکانە مانگرتنە وانیشان نەدەن کە هەیە. ناتوانن لە دنیای تکنۆلۆژی هەر کەسێک ئێستا مۆبایلێکی پێ دیارە ناتوانن، بەڵام بە هەر ئەو ئاتوۆیە نەدەن بدەستەوە. داواکەین لەو خەڵکانەی کە تا ئێستا پێیوەست نەبوون پێیوەست. دووهەم داوا ئەکەین ڕێکارێک بدۆزنەوە. من ئێستا من لێرەوە ناتوانم بڵم حتمما ئەبێ ئەو کارە بکەن، بەڵام ڕێکارێک بدۆزنەوە کە سەردانی بنەماڵەی گیانبەخکردوانی بە تایبەتی شۆڕەشی ژینا ببن و لە حەدی ئیمکانە لەگەڵ بنەماڵەی بەڕێز ژینا ئەمینی
سەردانی گۆڕستانی ئایچی بکەن و ساڵیادی ئەم یان بەخکردنی ژینا پێکەوە لە کەنار ئەو بنەماڵەیە بن. ئەگەر چی بە دەرکی ئەوەی کە ئەزانم فەزا بەشت دەدەمنیەتە هەموو ڕێگاکانیان گرتووە، تەنانە دەڵێن سەدێک کە ئاوەکەیان بەرداوەتەوە و بۆی کە کردێتەوە بەڵێ بەڵێ بۆی کە خەڵک تەنانەت لەو وشکاییە کە لەو فراغەیە دروست بۆ نەتوانن ڕێگە بکەنەوەوانەی بچن سەردانیان، یعنی هەموو ڕێگاکانیان تەنیوە. بەڵام منەزانم ئەو خەڵکە شۆڕژێرە، ئەو خەڵکە بە ئەزمونە، ئەو خەڵکەی کە زۆر یەک لەنەوە لە خەبات و لە تێکۆشانیان تەجروبە کردووە ڕێگایەکە دۆزنەوە دەستی باوکی ژینا و دەستی دایکی ژینا بگوشن و دەستی هەموو دایکانی گیان بەخکردوانی بە تایبەتی شۆڕەشی ژینا بگوشن و لە ئامێزیان بگرن و بنەماڵەکانیان و ئەمڕۆ بەتەنیایان بهێڵن، ئەمڕۆ لە لای ئەوان بن لە گۆڕستان دەبن یا لە لای بنەماڵەکانیان دەبن، سەردانیان بکەن و بۆەوەی کە هەموو بانگەوازەکە خەڵک توانی بێتی جواب دەرەوەی بێت. خۆشحاڵم کە ئەم تا ئێستا ئەوە هاتووە مانگرتنەکە سەرکەوتوو بوو، من پیرۆزباییان دەیەکەم خۆشحاڵتری ژەبین ئەگەر لە دوانیوەڕۆ ئەوەی کەوتم ئەو خەڵکانەی کە تا ئێستا پێیوەست نەبوون پێیوەست بن و سەردانی بنەماڵەی گیان بەکردوانش بکەن. بەڵێ زۆر زۆر سپاس هاوڕێک و ئێمەش لێرەوە دەستخۆشی لە بەڕێستان دەکەین ئێوەش لە بەشی ڕاگەاندن و دیارە زەحمەتەکانیش بەشێکی لەسەر شانی ئێوە زۆر زۆر سپاسە دەکەین بۆی کە بەشدار بوون. حتمما لە درێژەی بەرنامەی ئەمڕۆماندا دووبارە لە کات دەگرینەوە زانیاری زیاترمان پێ بدەیت. گوڵناس پرسیارێک تێ لە زۆر سپاس بۆ هاوڕێیاکۆ بۆەوەی کە کاتی دانیا و لەم بەرنامەیە بەشدار بوو. زۆر خۆشحاڵ بووم ئێوەش ماندوو بن هاوڕێیانی بەشی فەنی تەکنیکی تەلەڤیزیۆنیش کە لەم چەند ڕۆژەیە لێوێ بەشدار بوون و ڕۆماڵی هەواڵەکانەکەن هەر ماندوو نەبن، دەستان خۆش بێ و حتمما لە خزمەتانین ئەگەر شتێکی تازەتر هەبوو دێنەوە سەرخەت. زۆر سپاس هاوڕێیاکۆ خۆشەویستی. زۆر سپاس ماندوو نەبێت. گوڵناس ئەگەر پێم هاتووە بۆ لای پەیامێک هاتووە کە لە دیواندەرەوە نووسیوێتی بەهشت محەممەدی دیواندەرە کە گۆڕی چەندین گیان بەخکردووی شۆڕشی ژینای لێە لەلایەن نیروەکانی حکوومەتەوە مەسعود بووە بۆەوەی کە خەڵک نەچنە سەر گۆڕەکانیان. هەم بینەرە نووسە بەدڵنیاییەوە ئەمە ناتوانێت سەرکەوتوو بێ، کۆماری ئیسلامی ناتوانێت بەر بە خانەوادەی گیان بەخکردوانی شۆڕشی ژینا بگرێ بەوەی کە نەچنە سەر گۆڕی ئازیزەکانیان، بەردەوام دەبن تا سەرکەوتن. زۆر سپاس بۆم بینەرە. ئەمیر پەیامێکی تریشمان بۆ هاتووە لە شاری ئیسفەهانەوە کە من نووسیوێتم کە ماگررتنی گشتی لە شاری ئیسفەهان بەڕێوە چووە کە ڤیددیۆکەین بۆ بەشی کنترۆل هەناردووە بۆی کە ئامادەیکەن دواتر بڵاوی دەکەینەوە. زۆر باشە بۆ ئاگاداری بینەرانی ئازیزیش دیارە دوانی مڕۆی ئەمڕۆ لە زۆر لە وڵاتانی دەرەوە بەبوونی ڕێزگرتن لە ساڵیادی ژینای جوانەمەرگ دیارە ئاکسیۆن و ڕێپێوان بەڕێوە دەچێت و ئێمەش تاوجێگەی بتوانین ئێمە دەمانێت ڕاستەوخۆ لەگەڵ یان بین لە هەر وڵاتێک و قسەی ئەوانش بیستیم بزانین بەشدار بووان چەندەن لایەنە سیاسیەکان هەموو ئەمانە بە ئاگاداری ئێوەشی دەگەێنین. گوڵناس ئەگەر بکرێت پێما بێت هاوڕایان و تاخفەرمان ئەلان ڤیددیۆی تازەمان بەدەستگەیشتووە ئەوان بینین دواتر دێنەوە خزمەت. باش.
بەڵێ بەسلاوێکی دووبارە بینەرانی ئازیزی بەرنامەی ڕاستەوخۆ ئەمیر من چەند پەیامم بۆ هاتووە کە پێکەوە دەیخوێنینەوە. هاوکارمان پەروانە بۆکا لە وڵاتی ئاڵمان و لە شاری هانۆفر ڤیددیۆیەکی بۆمان نەناردووە کە ئاکسیۆنێک بەڕێوە دەچێت بۆ ساڵوەگەڕی گیانبەخکردنی ژینا و دەستپێکی شۆڕشی ژن ژیان ئازادی کە حتمما ئەم ڤیددیۆ دواتر بۆ هاوڕێیانی هاوکارم دەنێرم و لە شاری بانە پەیامێکمان بۆ هاتووە کە داوای کردوان پەیامە بخێنینەوە نووسیوێتی زۆر سپاس هاوڕێیانی عزیز بۆ بەرنامەکەتان. شاری بانە بە تەواوەتی مانگرتنی گشتی بەڕێوە چووە. سپاس بۆ ئەم بینەرە عزیزە. پەیامێکی ترمان بۆ هاتووە کە نووسیوێتی ڕێپێوانی ناڕەزایەتی خەڵک بەپێی ئەو فەراخانەی کە پێشتر بۆ 25 خەرمانان ساڵوەگەڕی شۆڕشی ژینا بووە لە مەشهد ڕێپێوانی ناڕەزایەتی بەڕێوەیە و گرتە ڤیددیۆیەکە چەند سانیەکە دواتر بڵاوی دەکەینەوە. ئەمیرەگەر تۆ شتێکت هەیە فەرموو. نەخێر من چەند ڤیددیۆیەکم بواتەوە بەدەست هاوڕێیان من گەیاندووە کە حتمما لە درێژەدا بڵاوی دەکەینەوە. گوڵناس ئێمە پێم وایە بە ساعتی 2 بە کاتی باشوور و 2:30 بە کاتی ئێران بەرنامەی بەشی فارسیمان ڕاستەوخۆ دەبێت. دوای ئەو کە دەبێتە سعات 3 ئێمە دووبارە ڕاستەوخۆ بەشی کوردی دەست پێ دەکەینەوە. دیارە لە دەرەوە هەرو دواتر ئاماژەم پێدا لە دەرەوەی وڵات ئاکسیۆن و ڕێپێوان بەڕەوە دەچێت و ئێمەش ئێستای دەکەین تا ئەو جێگایی کە ڕێگە بێت ئێمە لەگەڵ هەموو ئەو فێخانی کە لە دەرەوە لە هەر شارێک و لار وڵاتێکن بتوانین پەیوەندیان پێ بگرین و وا بزانین لەوێ ڕێژەی بەشدار بوو لەم ئاکسیۆن و ڕێپێوانەدا چۆنە. بەڵێ ئەمیر ئەگەر هاوڕابی لەگەڵما بە لەگەڵ بینەران ماڵاوایی بکەین و بڕوین دواتر ساعتی 2 هاوڕێیانی هاوکارم لە بەشی CPI تێن و بەرنامەی ڕاستەوخۆ درێژە پێدەن. دوای ئەوە دوای 1 ساعت بەشی کوردی لە بەشی تەلەڤیزیۆنی کۆمەڵە درێژە پێ ئەدەین. بەڵێ زۆر زۆر سپاس بۆی کە تا ئێستا لەگەڵمان بوون. ئێمە حتمما دووبارە لە درێژەی بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە هەموو ڤیددیوانەی کە ئێستا بینیتان بڵاو دەبێتەوە بەتایبەت چەند ڤیددیۆی کە ئێستا بەدەستم گەشت. جارێکی تر ئێمەش لێرەوە هەزاران سڵاو و درود دەنێرین بۆ خەڵکی شۆڕشگێڕی کوردستان و دژین بۆ خۆڕاگریتان دووبارە سەری ڕێز و نەوازشدا دەنێنین بۆ هەموو بنەماڵەی گیان بەخت کردوان و ڕێز دەگرین لە ساڵیادی یەکەم ساڵیادی ژینای جوانەمەرگ. زۆر سپاس بەوەی کە تا ئێستا لەگەڵمان بوون تا ساعتی 3 کە و جۆرەی کە گوڵناس باسی کرد دێنەوە خزمەتە. زۆر سپاس بۆ ئێوەی خۆشەویست و زۆر سپاس بۆ نامە و ڤیددیۆ وێنەکانتان کە بۆ ئێمەی دەنێرن ماڵاوە. شیرانە بەرانبەر هەلامار دەر چەشنی سەنگەر جیوارای کوردەواری بوو لە هەموو شوێن دیاری بوو دەمیاکاتی جوتیاران دەمێ گۆڕی زەحمەت کێشان دەمێ سەنگەر دەمێ مەزرا کۆڵاڵگردن لەگەل بەلا
کێشان دەمێ سەنگەر دەمێ مەزرا گوڵاوگێردن لەگەل بەنا دەمێ سەنگەر دەمێ مەزرا گوڵاوگێردن لەگەل بەنا شۆڕشکێڕی زەحمەت کێشان چرای ڕێدارون بڕێشان وەرن یاران بەشینەوە ئاوا بیلاوێنینەوە کاک فوادەی شەهیدی ژیر شۆڕشکێڕی ئاکوبەی گیر دەمێ یاکاتی جوتیاران دەمێ کۆڕی زەحمەت کێشان دەمێ سەنگەر دەمێ مەزرا گۆڵاوگێردن لەگەل بەنا دەمێ سەنگەر دەمێ مەزرا گۆڵاوگێردن لەگەل بەنا